ئەوانەی کە لە دەست چوون زۆر گەورە بوون، جگە لە شەهیدەکان، جگە لە بریندارە زۆرەکان و ئەوانەی کە بەدیل گیران تەبەن ناچاریش بوون بەریان بدەن، چکە هیچ شتێکیشیان لەسەر نەبوو و خۆشیان وەزیان ناسک بوو، ئەشترسان لەوەی کە سەر لە نوێ دروست ببێت. جگە لە خەسارەتی زۆر 41 مزگەوت لێی درابوو، 40 جیهازی ڕاکاڵ کەوت بە بەردەستیان، زیاد لە 20 سیارە کەوت بە بەردەستیان و کەناڵێکی تەلەڤیزیۆنی و دوو کەناڵی ئیزگەی ڕادیۆیی کەوت بە بەردەستیان و الحاصل بزوتنەوە زۆر پێی هات بۆ خوارەوە. ئەم خەسارەتە گەورەیە لە بەرامبەرە کە یەکێتی چەند جاری تر شەڕی پێفرۆشت بووین لە 28 حوتی 92 یەکەم جار کە شەڕ قەوما، لەبەرەوەی ئەوان زۆر پێی ئیزعاج بوون بۆی بزوتنەوەی ئیسلامی ئەو نفوز و قووەتە گەورەیە هەیە. سێم قووەتی کوردستانە و لیژنەی فتواشی لە هەموو شار و شارۆچکەیەکە هەبوو، خەڵگەگە هاتنەوە بۆ لای لیژنەی فتوا بۆ حەلکردنی حتا کێشەکانی زەوی و زار. هەموو کێشەیەکیان حەلە کرد وەکو قازی، وەک دادگا. پاشان سام و هەیبەتێکی گەورەی هەبوو، گەنجی مسلمانی باشی لێکۆ بوو بۆ و کاتەش ئەوەندە جەماعەتی ئیسلامی زۆر نەبوون. حرەکەتی ئیسلامی واجهەی هەموو ئیسلامیەکان بوو و نفوسیشی لە هەموو شوێنەکەەوە هەبوو، هەر لە زاخەوە هەتا ئاگاتە کەلار و کفری. ئەو کاتەش ئەوەندە ئازاد بوو بەدەست کوردەوە بوو. مەقەڕاتی لە هەموو شوێنەکە هەبوو، نفوزی زۆری هەبوو، سوپای بەرگری هەبوو، سوپای تری ڕەسمی هەبوو، چەک و تفاقێکی زۆر زۆر گەورەی غەنیمەتی دەستکەوت بوو لە زمانی حیزبی بەعس و ڕاپەڕینەکە و لە ناوچەکانی جیاوازی، بڵین ناوچەی جیاوازی کوردستان بە کەرکووکیشەوە، تەڵەن خوار و کەرکووکیش. لە 28 حوتی 92 یەکەم جار کە شەڕ قەوما لە نێوانی بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی کە پێی هەزم ناکرا و وجودی ئیسلامی هەبێ، وایە زانی وەکو لەشکری ئیسلامی وایە قەدەری خوای گەورە ژوا و یەکەم ئیمتیحانمان لەگەڵیاندا لە کەلار بوو. ئەوش فەزلی خوای گەورەیە کە الحەمدوللا خەڵکی کەلار پیاوی جوامێر و ئازا و بەغیرەتن و ئیمتیحانەکە لەوانشەوە دەستی پێکرد و زۆر بە سەرکەوتووی سەرکەوتنی گەورە بەدەست ئەهلی ئیسلام هات. 90 کەسی ئەمە شەهید بوو، 90 کەسیش بریندار بوو، 2 کەسیش تەسلیم بوونەوە، مێرد مناڵ بوون کە سوکاریان هاتن. بەڵامان 87 کەسیان لێ کوژرا، قیاداتیشیانی تیا بوو. ئیتراوانەی کە هەموو هاتبوون بۆ شەڕەکە زیاد لە 20,000 چەکداریان هەموو هێنا بوو، بەڵام الحەمدوللا شکستێکی گەورەیان هێنا. برایانی خۆمان لە 3 شوێن بوو، مزگەوتی سەید ئیبراهیم، مزگەوتی سەرەوە لەگەڵ شوێنی محەویلەی کە شوێنی بورجی تەلەڤیزیۆنێک لەسەر دزی و ڕاو و ڕوت کە برایانی ئێمە نانهێشتنەوە دزی و ڕاو ڕوتە بکەن و پێشتریش ئەوان کەمینیان دانابوو بە برایانی ئێمە لە ڕێگای کفری و سەیتەرەیەکی موقەتیان دانابوو پێش سەیتەرەی ڕەسمی، دوای لە سەیتەرە موقەتەکە و برایانی خۆمانیان گرت بوو. ڕێگەیاندا بوو مامۆستا جەلال و کاتە مەسوولی مەڵبەند و بڕوا بۆ کفری لە برا عایلەی لەگەڵا بوو. ئەوانی تریش خۆیان بە سیارەکانە هەڵواسی بوو، پاشان دابەزی بوون و دابوویانە بەردەست ڕێژ و 4 برای بەڕێزی ئەمە شەهید بوون، یەکێکیش بریندار. یەکێ لەو برا بەڕێزانەش برایەکی بەڕێزی پشت دەربوو، دوای کە مەیتەکەی گەیشتووە خەڵکی ئیسارە بوو، طەبعاً پەلاماری یەکێتیاندا و وەک سڵق ئاوە ڕوتیان کردن و چەکیان کردن و لە ڕانیە و حاجیاوا و 4 قوڕنە و زۆر شوێنی تر طەبعاً یەکێتیان تەفرەت و ناکرد بوو. بەڵام دوای قووەتێکی زۆرتر لەبەرەوەی بەرنامەجێکی مهمتری بۆ دانابوو بە یارمەتیەکی نێودەوڵەتیش و هەروە سەرانی هەندێک حەشرەتیش هجوم هێنانە سەر بزوتنەوەی ئیسلامی و ئەو خەسارەتە گەورەماندا. بەڵام بزوتنەوەی ئیسلامی طەبعاً دوایەوە هەرستایەوە لەسەرەوە، چونکە پێشتر شەڕی پێش ئەمەشیان دووهەم لە مانگی دەیا بوو، ئەویش لەبەر بەهانە جێڕی ئەوان بە کاک ئەحمەد ڕیشە، ئەو کاتە لە بزوتنەوەی ئیسلامی بوو. پاشان لە دەربەنی خان بوو بە مسادەمە و بە شەڕ لە تەکیە و چەمچەماڵیشی گرتەوە لە کەلار و کفری شەروەها قەوما. بەڵام دوایەوە کۆنتڕۆڵ کرا و الحاصل وەزعەکان ئەنجا ئەوان پلانی خۆیان دانا لە 28 دەی 1993 دانیشتنەکان لە هەولێر ڕوویدا لە مەکتەبی سیاسی ئەوان، پاشان لە ماڵی جەلال تاڵەبانی بە ئامادەبوونی مامۆستا مەلا عەلی و بە ئیمزای ئەو و هەروەها ڕێکەوتنەکەش نووسران لە تەرەفی بزوتنەوەی ئیسلامیەوە من و مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و لە تەرەفی یەکێتی شۆ فەریدون عەبدولقادر و ڕەسوڵ مامەند، ئەو کاتە ڕەسوڵ مامەندیش لەگەڵ یەکێتی بوو.